مامۆستا چۆن بزانم لەو کتابانەی کە دەخینمەوە مەسەلەن سوود و مەگرێ لەو کتابانێ مەسەلەن لە ماوەی ساڵێکی 40 کتابی دەخینی وەکو بزانم ئیسفادە و سوودم لێ کردیەوە باشترین ڕێگا لە بۆ خینەوەی کووە مامۆستا پرسیارم کردیە هەیە دەڵێ دەبی بنووسیەوە پوختەکە هەیە دەڵێ دەبی دەستنیشانکەی هەیە دەڵێ دەبی دووبارە و سێبارە بیخوێنیەوە ئەجە نازانم مامۆستا بە حکمی ئەنگۆ زۆر کتابتان خینتەوە حەز دەکەم وەڵامی ئەو سیارەشم دێوە زۆر سوپاس دەکەم مامۆستا. دەستخۆش بەڕێزان ئێمە لە بەشی پێشکەوتووی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگار لەوێش 10 هەفتە بەردەوامین لەگەڵ بەشداربووەکانە پارەکەشی کەمە و بابەتەکانی زۆر گرنگن یەکێ لەو بابەتانە مۆزوعی چۆنێتی تێگەشتنە لەدا و چۆن بابەتێک ئامادەکەی چۆن بابەتێک تێبینی ئەنووسی چۆن محازەرەیەک پێشکەشەکەی واتە هەموو لێ هاتوویە ئەکادیمیەکان چۆن توێژینەوە ئەکرێ چۆن زیرەکی چییە تێگەشتن چییە کۆمەڵی بابەتی گرنگ لەوێ هەیە لەوێ باسەکرێت اینجا شتێکی کەشمان بەدەستەوەی ئێستا پرۆژەیەکمان بەدەستەوەیە بۆ خوێندنەوە هەروەکو چۆن ئەم چالاکردنەوە هەیە لەوێ پرۆژەکە مۆزوعی بەدەستهێنانی عیلمە لە ڕێی خوێندنەوە چۆن مطالعەکەی بەسەری چۆن مطالعەکەی بە قوڵی چۆن مطالعەکەی بۆ توێژینەوە چۆن مطالعەکەی بە گروپ ئەی سپید ریدین چییە ئەی فۆتۆ ریدین چییە ASQ3R چییە اینجا لەوێ زۆر لەو وردەکاریانی کە تایبەتە بە خوێندنەوە لە پرۆژی تایبەتی خوێندنەوە ئینشاءالله بە وردی باسیەک بەنسبەت ئەوەی کە تۆ ئێستاکە پرسیارێکت هەیە پرسیارەکە من بۆیە ئەمە باسەکەم ئێستا من بە ئێوە ئاڵم ئەگەر یەکێ بڵێ من ئەمەوێ یادگەم باشکەم من چۆن ئەم بابەتی 10 هەفتەی ئێوە خەریکون بۆی شەرحکەم ئەگەر شتێکی پێ بڵم ئیسفادە بکە منیش ئەوە بە جەناب دەڵێم بەڕێزان بۆ کتێب خوێندنەوە ئاوا ئیسفادەیەکی تەماشای ئەمە بکەن بۆ کتێب خوێندنەوە بەم شێوازە ئیسفادەیە تۆ یەکەم ئەم بوارەی کە ئەخوێنیتەوە بۆ نمونە کتێبی یەکەم ئەخوێنیتەوە لەم بوارە ئەگەر گەشتی بە لاپەڕەیەک گەشتی بە مەوزوعێک سەر لێ دەرنەکرد گوێی مێرە هەر بە سەرعی تۆ زیکی لێ بخوێنەرەوە و بڕۆ بەسەریە ئەگەر ئەم کتێبەی تۆ ئەی خوێنیتەوە باسی مێژووی با بڵین جەنگی جیهانی دووەم بێت کاتێکە چی کتێبێکیشە خوێنیتەوە بۆ نمونە لەسەر ژیانی هیتلەر کۆمەڵێ زانیاری لێرە دوو هەیە لێرەش دووبارە بێت هەنێ مەوزوع لێرە تێنەگەشتووی لەوێ یەکسەر تێک ئەچی بۆ کتێبی سێهەم باسی هێرۆشیما و ناکازاکی و کێشەی بینی یابان و ئەمریکا لێرەوە تۆ ئەچی بۆ ئەمە لێرەش کۆمەڵێ تێگەشتنت بەرزە بێتەوە چونکە هەندێ زانیاری هەیە لێرەژێ لێوێژێ لێوێژێ هەنێ زانیاری مۆزوع هەیە ئەمە تێگەی ئەمە تێناگەی بەڵام لێرە لەو مۆزوعەتەیەک بەهۆی ئەوەی کە تۆ هەر لە سیلسیلە کتێب بەردەوامە بی کاتێ ئەگەیتە بۆ نمونە 20مین کتێب تۆ وەکو ئەو وایە یەکدوانێ لەو کتێبانە هەر تۆ داونابێت یعنی هەموو زانیاریەکە واتە بەڕێزان شتێکە بە کۆی گشتی تۆ ئیسفادەکەی یعنی بۆ نمونە با بڵین تۆ عەرەبیەکەت باش نییە بە عەرەبی دەسەکەی بە خوێندنەوە حەزت لە چیە حەزت لە مێژووە یا حەزت لە دەروونزانی یا حەزت لە کۆمەڵناسیە تۆ کاتێ بە درێژایی ساڵێ 2 ساڵ 3 ساڵ بەردەوام کتێب مەقالە هەموو شتێکە خوێنیتەوە دوای ئەوە سەیرێکی عەرەبیش فێر بووی سەیرەکەی دنیای معلوماتی شت پێیە خۆ مەرج نییە ئازیزان ئەم معلوماتی لەم کتێبا هەیە وا بزانی ئیتر بۆ ئیمتیحان داخڵە ئەوەنە ورد خەریکی بی ئەم کتێبە ساڵەکە و بەرێتە سەر وەکو کتێبی منهەجی مەکتەب نەخێر بخوێنەوە بڕۆ بەسەریە هەم زمانەکە فێرەبی هەم قوڵە بیتەوە هەم زانیاریە دووبارەکان ئاسانە بن یعنی تۆ وەکوای لێرە خێرابینی نەبۆ کردبێ لێرە ئاسانتر لەبەرەکرێ بەڕێزان ئەوانەی بوونەتە زانە ئەوانەی بوونەتە شارەزا بە بەردەوامیان لەسەر خوێندنەوە گەشتون بەوە یعنی بۆ نمونە من بوارێکەیە شارەزانی من بچم کتێبێک بێنم لەو بوارە و لەبەریکەم بەوە نابم بە شارەزا خۆ لەبەرکردنی کتێبێک زۆر قورسە بەڵام لە جیاتی کتێبێ لەبەرکەم ئەچم لەو بوارە بیسی کتێبە خوێنمەوە وەڵا فکرەش بۆیە ئەسڵەن هەست بە کۆمەڵێ شتیژەکەی اینجا کتێبێک کە ئەزانی قەڵبە بەسەری بچۆ بەسەریان کتێبێکی ژەزانی زۆر مهمە دووبارەی کەرەوە
با بڵین تۆ بابەتی پەروەردەی مناڵت لاگرین کتێبێکەگری بەدەست و سێرەکەی ئەوە نییە بەسەری بڕۆ بەسەریا کتێبی وا هەیە ئەوەندە ئەساسیات و شتی جوان و دەقیقی تایە سێرەکی ئەمە بێوەکو قاموز لە ماڵەوە بێ هەر کاتێ پەکێکە و بڕیتەوە سەیری بکەیت فرانسیس بیکۆن ئەڵێ کتێب خوێندنەوە وەکو خواردن وایە هەنێ خواردن هەیە بەزە بێت تامیک هەنێک هەیە بەز ئەیجو ئاسە بنێشت هەرێجو هەنێک هەیە ئەبێ یەکسەر قوتی بی باشە کەواتە کتێبی ژوایە جائیتر ئەگەر تۆ توانیت لەگەڵ ئەو کتێب خوێندنەوە بچی بۆ سیمینار لەولاوە کۆرس وەرگری لەولاوە بۆ نمونە گوێ لە ڤیدیۆ بگری لە یوتیوب کتێبی دەنگی گوێ بگری بە هەمووی بەیەکۆ تۆ پێ ئەگەین ئازیزان ئێستا من بە نەفرێک ئەڵێ من چی بکەم بۆ ئەوەی بزانم ئایا ئەم کتێبە ئیسفادەی هەیە یان مناڵێک خواردنی پێی ئەم مناڵە ڕۆژانە دوو ڕۆژجارێ بۆ نمونە مناڵێک برسیەتی سێ دنگ خورمای پێی با بڵێن ئەمە خورمایەکە ئەمە خورمایەک تۆ ئەگەر ئێستاکە برسیتە ئەم خورما ئەخۆی بەتەمای چی ڕووبەیابێ یعنی بەتەمای بڕێتە سەر قەپانێک و یەکسەر بڵی ئەرە وەڵای یا بەتەمای بەیانی لە خۆتۆ باڵا و شتێ زیایی کردێن نە تۆ بەماژی تۆ بە معریفە ئەژیت تۆ بە کتێب خوێندنەوە ئەژیت ئەو مناڵە بە خواردن گەورە بووە بەڵام قابیلە دایکێکە تۆزێ خواردنەکە بەدەمی مناڵەکەیە یەکسەر ئاوا سێریکە ئارەوە بۆ فەرقی نەکرد کتێب خوێندنەوە وەکو خواردن و بەڵام خۆ هەر ئەم مناڵە بەو شیرەی دایکی قابیلە هەر دۆزێ شیری پێ با بڕوا بزانێ ئەرێ چی لێ بەسەر هاوە ئەرێ دکتۆر وەڵای ئەمڕۆ شیرم بیاوە هیچ فەرقی نەکردووە فەرق ناکاوە دوای 6 مانگ هەروە ئەزانی بچکۆلێ میوانێکتانێ ئەی ماشەڵڵا وەڵا گەورە بووە ئەڵێ وەخای لە بەرچاوی کۆمەڵ خۆی وایە ئەوانەمان دایک و باوکی نەزانی بەڕێزان عیلم و کتێب خوێندنەوەش وایە بە تەمامە بە کتێبەیە خوێنیتە دوای بیرکەیتەوە بزانام لاپەڕێک باسی چێک لاپەڕ دوو باسێک کەی قەرارە خۆ نامانەوە قورئان لەبەری وانە